دواکەوتنی موچە و دابەژنەکردنی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاریگەری خراپی کردوتە سەر ڕەوشی بازاڕی بەردەڕەشی بە تەواوەتی سست و لاواز کردووە بە جۆرێک کڕین و فرۆشتن بە ڕێژەی 150 کەمی کردووە. هاوڵاتیان و کاسبکارانی بەردەڕەشیش لەم بارودۆخەی ئێستا نیگەرانن. ئێستا لە بازاری بەردەڕەشی لەبەرەوەی معاشەکەیان ئەو مانگەی تاخیر کردیا بازار نییە، بازار چۆلە، ئەنێ ئەو ڕاتب نەدانی لە بۆ خەڵک بەڕاستی شتەی زۆر غەڵەتە. ئێمە داوا دەکەن لە حکوومەتی هەرێم بەڕاستی زوو موچەکان لە وەختی خۆی بدا، ئەو تاخیرکردنەوە ئەو دەستە پێکردنە بەڕاستی وەی کردیا بازار بە تەواوی ساردی پێوە دیارە. ئێمەش وەکو لە بەردەڕەش تەماشا دەکەین لە سوبینەوە لە دوکانی دادنیشن بەخۆیان تا هەوارێ کرێکەمە پێ دەرنایە بە حکمیەوەی کە معاش نەدرایە، ئەگەر معاش بدرێ شتانە نامینە ڕاستی. ئەگە بێت و موچەدا لە کاتی خۆی دابەش بکرێتن خەڵکە دڵی خۆش دەبێت، خەڵکە بەڕاستی پێ دەکرێت بچێتە بازار ئەو کەلوپەلێک کە بۆ ماڵەوە پێویستێتی هەمووی بەجارێک بکڕێ. بەس ئێستا بەڕاستی وەزعەکە زۆر ناخۆشە، تەماشا دەکەین موچە بە تەواوی دابەش ناکرێتن، خەڵکە بەڕاستی دلی زۆر عاجزە. لەو ڕەمەزانی زۆر کەسێ بەڕاستی نیان نییە بخواتن لەبەر ئەو وەزعەی. ئەمەش داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بەڕاستی هەموو مانجێک لە کاتی خۆی موچە دابین بکات بۆ خەڵکی هەژار و فەقیری خۆی. بەپێی زانیاریەکانی دەستگای میدیایی بادینان ڕۆژی یەکشەممەی داهاتوو دەست بە دابەشکردنی موچەی مانگی ئادار دەکرێت. وەزارەتی تەندروستی یەکەم وەزارەت دەبێت کە موچە دابەش بکرێت. بەڵام لە ئێستاە کە موچە تاخیر بووە لە کاتی خۆی نەدرا و چەندەها پەرلەمانتار باسی ئەوە دەکەن کە موچە حکوومەت پارەی بەو شێوەی لەبەردەستە کە موچە پێشی 7 ڕۆژە بیدابە، کە پێشی 4 ڕۆژە 5 ڕۆژە بیدابە. لە ئێستایان نەیدا، بەڵێ کاریگەریەکی زۆر گەورەی لەسەر بازار دروست کرد، لەسەر خەڵک، لەسەر بژەوی ژیانی خەڵکدا. لە کابینەی نۆیەمدا بە بڕیارێک سەرۆکی حکوومەت بەشێکی زۆری دەسەڵاتەکان لە وەزیرەکان بەتایبەت لە وەزیری دارایی ساندەوە. لەو چوارچێوەشدا دابەشکردنی موچە پێویستی بە ڕازامەندی سەرۆکی حکوومەت هەیە. هەر ئەمەش وای کردووە لە پارەش هەیە، بەڵام دابەشکردنی موچە دوا بکەوێت. موچەخۆران لە چاوەڕوانی ڕەزامەندی سەرۆکی حکوومەت بن. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕەش.